کۆرسی فێرکاری PHP سەرەتایی وانەی دووەم دامەزراندنی PHP. PHP زمانێکی سەڤەر سایدە لەبەر ئەوە پێویستی بە ڕاژە هەیە بۆ کارکردن لەگەڵ ئەوەشدا زۆر جار پێویستمان بە بکەی دراوە دەبێت. خۆشبەختانە ئەمڕۆ کۆمەڵێک بەرنامە دروستکراون کە ئەمانی باسمان کردیدا بەیەکەوە کۆکراونەتەوە. ئێمە لێرەدا باسی یەکێک لەو بەرنامانە دەکەین لەسەر سیستەمی ویندۆوس بە ناوی XAMPP. بۆ داگرتنی XAMPP سەردانی ماڵپەڕی ئەپاچی فرێنچ دەکەین، دواتر کلیک لە داونلۆد دەکەین. لێرەدا کۆمەڵێک ڤێرشنی XAMPPمان هەیە بە پێی ڤێرشنی PHP. ئەمە دواترین دادەگرین، کلیک لە داونلۆد دەکەین. دوای داگرتن دەبڵ کلیک لە بەرنامەکە دەکەین. نێکس دەکەین. لێرەدا پێمان دەڵێت ئەو بەرنامانی کە لەگەڵ XAMPPدا دەمەزرێن پێویستمان نیانە. نێکس دەکەین. نێکست. ئەم چێک بۆکسە لا دەبین پێویستمان نییە. نێکست. نێکست. پاش تاوابوون کلیک لە فینیش دەکەین. کلیک لە سەیڤ دەکەین. لێرەدا کۆنترۆل پانێڵی XAMPP دەکرێتەوە. بۆ کارپێکردنی کلیک لە ستارت ئەپاچی و ستارت MySQL دەکەین. بەڵام هەندێک کات لە هەندێک کۆمپیوتەردا لەوانەیە کێشە دروست بێت بەهۆی ئەوەی کە XAMPP پۆرتی 80 بەکار دەبات و لەوانەیە هەندێک پرۆگرام هەبن کە پۆرتی 80 بەکار ببەن. بۆ مەبەستە پێویستە پۆرتی XAMPP بگۆڕین. لێرەشدا کلیک لە کۆنفیگی ئەپاچی دەکەین، پاشان کلیک لێرە دەکەین و دوای وشەیەکدا دەگەڕین بە ناوی لیسن ژمارە 80. پاشان ژمارە 80 دەگۆڕین بۆ 80. سیڤ دەکەین. ستارت ئەپاچی ستارت MySQL. لێرەدا بە سەرکەوتوی XAMPP کار دەکات. بۆ داخڵبوونی ئەو فایلانی کە بەکاریان دەبین لە پرۆژەکانمانە و فایلێکی PHP بۆ نمونە دەچینە سەر درایڤی C، پاشان XAMPP، دواتر htdocs. لێرەدا هەر فایلێک بمانە کاری لەسەرکەین لێرەدا دروستی دەکەین. بۆ داخڵبوونی فایلەکەش لە براوسەرەکەدا بەم شێوازە داخڵی دەبین. localhost ژمارە 80 ئینتەر دەکەین. دەتوانین داخڵی هەر فایلێک ببین کە بمانەوێت.